تۆ داوات کرد ئەگەر بکرێ لە داهاتووی ژیانم هاوڕێم بی هاو بەش بی لە خۆزگە و خەونەکانم لە خۆزگە و خەونەکانم وتت گوایە کە خۆشحاڵی هەمیشە هەر لەلام بی لەگەڵ مندا تا ئەو کاتەی ئەمەوێ بەردەوام بین وتت گوایە کە خۆشحاڵی هەمیشە هەر لەلام بی لەگەڵ مندا تا ئەو کاتەی ئەمەوێ بەردەوام بین بۆ تۆ وەڵامی من تەنیا پرسیارە گوێم لێ بگرازی زۆر سادە و سەکارە زۆر سادە و سەکارە ئەگەر پێت وایە ئامادەی دڵنیای زۆر تا ئەو ڕادەی بەڵێنی ڕاست نەبێ نادەی لە نیوەی ڕێگە لا نادەی ئەوسا بۆت هەیە بیت و لە دەرگادەی لە دەرگادەی لەگەڵ یەکتر کراوە بین دووروبەر یەکسەر چاوە بین هەرچی ڕوویدا بە هەر نرخێک نەبێ هەرگیز شاراوە بین بەمەبەستی بە هەستی بە ڕاستی بە پاکی بە چاکی تا هەمیشە براوە بین لەگەڵ یەکتر کراوە بین دووروبەر یەکسەر چاوە بین هەرچی ڕوویدا بە هەر نرخێک نەبێ هەرگیز شاراوە بین بەمەبەستی بە هەستی بە ڕاستی بە پاکی بە چاکی تا هەمیشە براوە بین بۆ تۆ وەڵامی من تەنیا پرسیارە گوێم لێ بگرازیز زۆر سادە و سەکارە زۆر سادە و سەکارە ئەگەر پێت وایە ئامادەی دڵنیای زۆر تا ئەو ڕادەی بەڵێنی ڕاست نەبێ نادەی لە نیوەی ڕێگە لا نادەی ئەوسا بۆت هەیە بیت و لە دەرگا